مشارەکەی سیاسی ژن لە هەرێمی کوردستانە و لە پارێزگای هەڵەبجەیە بە تایبەتی مشارەکەیەکی خراپ نییە، بەڵام لە جێگای تموحی ئێمەشانیە وەکو ژنان. یعنی ئێمە ڕاستە 5 پۆست لەم شارەیە ژنان بەڕێوەی ئەبن، بەڵام خۆ 89 پۆستێتیکە بۆ پیاوان بەڕێوەبراو بووە ئەم باڵانسە جەندەریە ئەبێ ڕاست بکرێتەوە. ئەو کاتە تو ئەبێ ڕێگە بدەی کۆمەڵێ ژنی تریش بێتە پێشەوە. هێنانە پێشەوەی ژنان تەنها بەوە نییە کە ژن بێ، ئێمە ژنمان ئەوێ بێتە پێشەوە کە ژنێکی کارا بێ، ژنێکی لێ هاتوو بێ، ژنێک بێ خۆی پێگەاند بێ، گەشت بێتە ئەو ئاستەی کە بتوانی ئەرکی بەرپرسیارەتی پێ بسپێرێ. و هەروەها تو ئەبێ ئەیش لەسەر ئەو کاڵکردنەوەی ئەو بیرە کۆمەڵایەتیانە بکەی کە ڕێگریی ئەکەن لە بەردەم ژنانە، چونکە تا ئێستا ژنە پیاومان هەیە ڕێگری ئەکەن لەوەی کە ژن ناتوانێت لە سیاسەتا بێ، یان سیاست بۆ ژن گونجاو نییە، یان ژن ناتوانێت بەرپرسیارەتی سیاسی وەربگرێنە. ئەمە خۆی هەڵەیە، چونکی کاتێکە تۆ باسی مرۆڤبوون ئەەکەی کەواتە ژن و پیا هەردووکان پێکەوە ئەتوانن ئەو بەربەرز ئەو ئاستەگە کۆمەڵایەتیانە وەربگرن، ئەتوانێت مشارەکەی سیاسی هەبێت، ئەتوانێت مشارەکەی کاریگەری هەبێ. زۆر ئاساییە ژنێک پارێزگار بێت. تا ئێستا لە مێژووی هەرێمی کوردستانە ژنێکمان نبینیەوە پارێزگار بێت، تا ئێستا لە مێژووی هەرێمی کوردستانە ژنێکمان نبینەوە بەرپرسی لقێکیش بێت، هەتا لقێک مەڵبەندێک هی حیزبیەکانیش. بۆیە ئەمە پێویستمان بەمە هەیە ئەم بابەتە چاک بکرێ، ئەم بابەتە ڕێگە بدرێ، ئەم بابەتە بربەستەکانی بەردەمی لا بدرێ، هۆشیاری کۆمەڵایەتی و هۆشیاری جەندەری بڵاو بکرێتەوە کە ژنێکیش ئەتوانێت بەرپرسی لقێک و مەڵبەندێکیش بێ و ئەتوانێت قایمقامێکیش بێ، ئەتوانێت وەزیر و پارێزگارێکیش بێ. بۆیە زۆر گرنگە لەم هەڵمەتە نیشتیمانیانە و لەم پرۆژانەیە ئیش لەسەر پێگەیاندن و پاراستنی ژن بکرێ و ئیش لەسەر بەرەو پێشبردنی پێگەکانی ژن بدرێت. و یەکێک لەو شتانەی کە پێویستە لەم هەڵمەتەیە حکوومەت بەڕاستی ئیشی لەسەرکە، چۆن کۆتا بۆ پەرلەمان دانرا و ئەوها کۆتاش بۆ وەزارەت و فەرمانگە حکوومیەکان دابنرێت تاکو ژنانیش بتوانن بێنە پێشەوە ڕێگریەکانی بەردەمیان لا ببرێت و بتوانن مشارەکەی کاریگەریان هەبێت و مشارەکەی سیاسیان هەبێ، مشارەکەی ڕێکخراوی و چالاکی مەدەنیان هەبێ، تاکو بتوانێت کۆمەڵگەیەکی هاوسەنگمان هەبێ. ئەمە گرنگترین شتەکە ئێمە ئیشی لەسەرەکەین و کوژنا. ئەوان بوونە سەرچاوەیەک بۆ تعلیمکردن ئەم بینایی کە ئێمە بتوانین ناو دوو هەفتەی چالاکی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە دژ بە ژنان. تایتڵی کارەکەمان بەشداری سیاسی و مەدەنی ژنە لە پێناو ئاشتیا، تاوان لە پایتەختی ئاشتی کە پارێزگای هەڵەبجەیە. بەلامانەوە گرنگ بوو تایتڵ و ناونیشانی ژیانمان بەرەو ئاشتی بڕوا زیاتر، چونکە پێمان وایە هەرچی زیاتر وێنە زێنیەکانمان ئیجابی بن، ژیان بەرەوە ئیجابی دەڕوات، ئەگەریش سلبی بێ بەداخەوە بەرەو سلبی دەڕوا. چالاکیەکەی ئێمە بە دوو ئامانج بوو. یەکەم قەدری ئەوانە بزانین کە لە مێژووە خزمەتیان بە دۆزی ژن کردووە و هەروەها ڕۆژێکی ژیادکەینەوە کە ڕۆژی ڕێپێوانی ژنانی پارێزگای سلێمانی کە ئەو کاتە هەڵەبجەش سەر بە پارێزگای سلێمانی بووە لە پێناو ئاشتیا کە ئەو کاتە شەڕی نێوان یەکێتی و پارتی واتە شەڕی ناوخۆ بووە، کام ژنانە لە سلێمانیەوە چوونەتە بەردەم پەرلەمان کە منەوە بە سەرەکیترین و کاریگەرترین بزوتنەوەی ژنان دەزانم، جمجۆڵی ژنان دەزانم. پێویستەکە ئەو ڕۆژە ساڵانە یاد بکرێتەوە، ڕێز لەو مرۆڤانە بگرێت کە لەو ڕێپێوانەدا هەبوون، چونکە ئێستا خۆی پارتە سیاسەکان یەکێتی و پارتی هەموو جارێک کە قسە دەکەن ڕەخنە لەو کاتی خۆیان دەگرن. باشە کە ئەو کاتە ئەوان شەڕیانە کرد، ئەو ژنانە هاتن وتیان شەڕمەکەن، کەواتە ئەوان ڕێگە ڕاستەکەیان گرتووە بەر، ڕێگە ڕاستەکەیان پیشانی لایەنە سیاسەکانەدا. بۆیە پێویستەکە ئەوانە بەڕاستی ئێستا خەڵات بکرێن، یاد بکرێنەوە، پیشان بدرێن و ببێتە هەوێنێکیش بۆی ژن لە ئێستادا سوود لەوە وەربگرێت بۆ ڕێگریکردن لە هەر جۆرە تونند و تیژیەک کە چ سیاسی بێت چ کۆمەڵایەتی بێ، واتە چ لە ناو خێزانە بێ چ لە ناو سیستەمی سیاسی کۆمەلگاکەشا بێ کە ژنان دژی هەموو ئەو بەند و خاڵ و پاسا و بیانوانە بوەستنەوە کە تونند و تیژی لێ دەکەوێتەوە بۆ کۆمەلگا و ئامانجەکەی ئێمە بەڕاستی ئەمە. کە گەیشتینەکان